داواکاریمان هەبوو لە بوارەکانی خزمەتگوزاری کە لە پەروەردە و ڕێگاوانە خۆی بینێتەوە چەندین جارە داوامان لەلایەنی پەیوەندیدار کردو بەڵام وەک پێویست بەدەمانەوە نەهاتوون. هەرچەند داواکاریەکانی ئێمە لە ئێستادا کە ئەمڕۆ بۆی کۆبووینەتەوە شتێکی ئەوتۆ نیە کە نەتوان دابینی بکەن و چارەسەری نەکەن. سەرەکی تریان کردنەوەی ئەم قوتابخانەیە کە ئێستا لێرە وەساوین کە پێویستێکی زەروری گەڕەکەکەمانە و بۆیە داواکاریمان ئەوە بوو بە دەرەجەی سەرەکی دابینکردنی پێویستەکانی ئەم قوتابخانەیە کە ئێستا تەواو بۆ بیناکەی. کۆمەڵی داواکاری سەرەتایی زۆر سادەمان هەیە، یەکێک لەوانە نزیکەی 2 ساڵە قوتابخانەی 12 پۆلیمان بۆ کراوەتەوە بەڵام ئیفتتاح نەکراوە، مەکتەبەکە تەواو ئیفتتاح نەکراوە. خاڵی دووهەم نەبوونی ڕێگاوبانە بە هاوینا تەپوتۆزە بە دسانەجا قوڕ و چڵپاوە. خاڵێکی ترمان هەیە ئێمە نە بنکەی تەندروستیمانەیە، نە باخچەی چاوایانمانەیە، نە پارکێکمان هەیە، هیچ نییە. خاڵێکی تر لە هەموو شتێ زەرورترە نەبوونی پرۆژەی ئاوە. زۆربەی ماڵەکان 5-6 ماڵی بیرێکی هەیە، واتە هیچ توانێت ئاو خواردنەوەمانێت زۆربەی خەڵکی تووشی نەخۆشیەوە بەهۆی نەبوونی ئاوە. چەند داواکارییان هەبوو وەکو ئاو و ئاوەڕۆ و کۆنکرێتکردنی جادەکان وانە ئەوەی پەیوەندی بە ئێمە بوو قوتابخانەیەکی 12 پۆلی هەیە لەم گەڕەکە بەهۆی قەیرانی داراییوە لە سەدانەوە دیکارەکانی تەواو بووە ڕاگیراوە. بۆیە ئێمە چەند جار هەوڵی خۆمان داوە بە داهاتوومان بۆ کردووە لە 165 ملیۆن دیناری پێویستە تازەترین نووسراومانەوەی کە بۆ بەڕێبەتی گشتی پەروەردەی سێمانی ئەویش داوەتی بە پارێزگای سێمانی چاوەڕێی ئینشەڵا لە داهاتوودا ئەو بڕە پارەمان بۆ خەرج بکرێت و دەستکەینەوە بە خوێندن لەو قوتابخانە. ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبوو چاوەڕێژکردنی دەوروبەری قوتابخانەکەیان بوو. ئەمەش لە ڕاستیە لەمە ڕابردووان نەکراوە لەبەرەوەی قوتابخانەکە تا ئێستا داوامیان نەکراوە. ئێمەش بەڵێنمان پێدان کە ئەوەندەی لە توانامان هەیە وەکو شارەوانی بە دابینکردنی ئامێرەکان و ئەوەندەی پێویست بێ و لە توانای ئێمە هەبێ هاوکارە بین و لە نزیکترین کادا ئینشاڵا دەست دەکەین بە چاوەڕێژکردنی ڕێگای دەوروبەری قوتابخانەی گەڕەکە.